داوا لێ برد چێ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چیە ڕەوزەی بەس ناهێش بچمە چۆن خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرببڕین وەڵاهی چۆن دەری ببڕین هیوادارم هەموو کات ناوی لەسەر دڵ و لەسەر زمانمان بی بۆ هەز دەکەم دڵت پڕە بەسب ناکرێ خۆشێوی داوا لێ برد چێ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چیە ڕەوزەی بەس ناهێش بچمە نەهێشت باشە ئینسان کاتێکەوە ئەوەندە پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم خۆش دەوێ ئەوەندە دەست بە زیکرەکانەوە دەگری ئەوەندە فەرمودەکان دەخوێنێ چەند هەز بە ئارامی دەکات چەند لە دنیای سەرکەوتووە کەسێک ئەو هەموو کات لە بیری بیتن وەکو کەسێکی زیندوو وایە کەسێکی کە ناوی نەزانی و زیکر و سونەتەکانی جێبەجێ نەکاتن حیساب کە ئەو کەسم مردووە کەسی مردوو لەگە زیندوی زۆر فەرقی هەیە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ببینی چی پێ دەڵێ چی پێ دەڵێم ناتوانم بەرامبەری ڕاوەستم ناتوانم